بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی بەنەرمی وای دقه برنامجك ناوي چییە؟ بەنەرمی ئەوە بەنەرمیەوە حیوانی منە قبولی ناکەم بەخوا دعواتان لە سەقەی دەکەم نا بە قوربان پێویست بە داواشت ناکە ئێمە هەلا خۆشی جەنابەتمان ئەو بەرنامەیەمان ناوناوە بەنەرمی تۆزێ جوان دانیشە زەحمەت ئەخوا مرتاحم آخر ئەوە مەسەلە مرتاحی نییە ئەوە بەرنامەیە قوربان باش خۆشەویستان کەیسی ئەو جارەمان لەسەر هەرزەکارێکە کە ماوەی مانگێکە ماڵەوەی بەجێهێشتووە لەگەڵ خێزانی خۆی واتە لەگەڵ باوکی دەمەقاڵیان بۆیەوە ماڵی بەجێهێشتووە ئەمانەوە هۆکاری ئەو ماڵ بەجێهێشتە بزانین ئەو هەرزەکارش لێرە ئامادەیە ئەویش کاکە لازۆیە یەک دقه لازۆ کێ بابەت کوڕی من ناوی شەوەیە ناشێ ناوەکە و گۆڕی بێ ناڕەسەن بەڵێ ناوەکەم گۆڕیوە جا لەم هەموو ناوە خۆشە بەس ئەو ناوە هەبوو لە منینەیت کوڕم شەوە لەگەڵ خوشکەکە تاڕێەکەوێ ئەزای چۆن ئەمە خوشکێکی هەیە ناوی ڕۆژەیە جاویشی وتم با لەگەڵ ڕێکەوێ ناوی شەوە اینجا بۆ حیسابە بێ ئەبێ کوڕەکە ناوی کاوە بێ کچەکەش ناوی بنێت تاوە ئاخر ئێمە باو و باپیرانمان بەو شوێوە ڕۆژێ ئەرەڵا کوڕەزاکەش منوانێ و قاوەهات تۆ قەجە بەسەرەوە تۆ قسەی خۆت بە عەلاقەجە بەسەرێمەوە باشە مام نادر ناکاکە نقطەیەکە پەڕانەوە قادر ئەبوورە مام قادر جان نادر شەربەت داوا لێو نەکە کورە نقطە چییە کورە وشە چییە کورە ڕستە چییە آخر دەوانیە چۆن نقطە هیچ نییە ئێستا من ئەگە 500 لاو بێت یەک نقطەی بۆ زیاکەوێت بە 150 ڕازی بەمەیتی باشە مام قادر جان ئەمانێ بزانین کێشەی جەنابەت چییە لەگەڵ کوڕەکەت بۆچی لێ ڕازی نیت ئەم دەمەقاڵی و دوورکەوتنێ بۆچی دروست بووە ئەزای چۆن ئەم پرسیارە زۆر جەوهەریە ئەوە لە میسر پێڵن گەوهەری بەڵێ معلوماتم تیم لە بۆش بەڵێ ئەم کوڕەم زۆر لاسارە بە قسەم ناکە ئەها سەیری قژیکە بە ناموسم نیوەی خانەنشینەکەم معاشەکەم لە قژیا سەرفەکەم فاین نیە هەفتەیەکی ئەهەسێکە هەر تاڵی بەلایەکە ڕۆژبووە ئەمە جلی وا لەبەر ئەکا عەقڵت جامە بێ شۆر لە پێیەکە وەڵا چییە هەرزەکارە بستێک سەر و ئەژنۆیەکی ئاخر کوڕم تۆ چی ماسیەگری تۆ حاجی لەقلەقیت ئەوە چییە بە قسەم ناکە ئەمانە بیێمە سەرڕێ ڕاست بە قسەم ناکە نا ئەی باشە چۆن وا بکەی بە قسە بکە بە قسەم کات من معلوماتم هەیە من باو باپیرانم بەو شێوە ڕۆستم ئەوێ بێتەوە سەر ڕێچکەی باو باپیر مام قادر جان ئەوە گەنجە و هەرزەکارە عەقڵی ئەو لەگەڵ عەقڵی تۆ زۆر جیاوازترە ئەبێ زۆر بە نەرمونیانی مامەڵی لەگەڵا بکرێ من هەزار سەر چاوە کتابم خوێنێتەوە لەسەر ئەو مەوزوعە لەسەر ئەو بابەتە ئەزانی چۆن فەلسەفە بەسەر منالێمێ منش کتێبم خوێنێتەوە زۆریش کتابی چیت خوێنێتەوە وەڵا هێنم خوێنێتەوە مەلا مەزبورە ئای بەخێر یەک دنیا کتێبی نوکتە و حکایەتیشم خوێنێتەوە بەخوا بەسەری تۆ کتێبم خوێنێتەوە ئەمە قەبارەکەی بووە ناوی ئەو کتابە چییە وەڵای سەر لە خیاڵم نیە حالیە ئێستا ئەچینە لای کاکە لازۆ بزانم کاکە لازۆ تۆ کێشەت چییە بابە لازۆ چیتە ناوی شەوەیە تەواو ببوورە کاکە شەوەگیان ئەمانە بزانین هۆکار چییە کە تۆ ماڵەوەت بەجێهێشتووە لەگەڵ باوکت ناکۆکی من گەنجم تاکو ئێستا کە نیێشتووە هیچ شتێک بەدڵی خۆم بکەم هەر دەوێت بەدڵی ئەو بێتم ناتوانم هیچ بکەم لە ماڵەوە چانە باسی نەکەی باوکی لەگەڵ تا دانیشتووە ها باشە مام قادر جان تۆ چ کێشەیەکی تر لەگەڵ کوڕەکەت هەیە لە چی تری ناڕازی کاکە لە یەک شتی ئەم کوڕم ناڕازی لە هەموو شتێکی ناڕازی بەڵێ فەرموو نایەتە سەرڕێی باپیری خۆی آخر ئەها سەیریکە بەقەدەر چوار زەلامە بێت بەخوا لە تەمەنی ئێوە دوو عایلم بەخێوە بێت ئێستا تەماشای فلان کاتۆنی تۆ بوو جیرین بووەکە ئاخر تۆ لێرە شەرحایەمە نەبەیت بەسا سەنەکەی وەڵڵاهی ڕۆژێکی یاوە تەماشاکەم دانیشتوو ڕادێکی کۆنم هەیە بۆ خۆم گوێ لە گۆرانی ڕەسەنەکان ئەگرم ئەمە نەخۆشە بەخوا چمە عالمێکی ترەوە لە پڕێکە خوا زلم و کوت لە ژووری شەوە دروست بوو ڕاکم زانی دەزاتۆ دەسەمە خەوی تەلەفۆن بکەم بۆ پۆلیس کە تەماشاکەم دەرگای ژووری مستەکەی کردەوە یاخۆ ئەوەی حەزە لێ نییە ئەوە بە چای خۆی نەبینێت هەر لەگەڵ کردمەوە سەیرەکەم دوو تایی کردوێتە ئەمەیەوە هاوارەکە یا بشین ڕاپیەکە بە شەرف و مزانی چوار کەس پەلاماریان ناوە آخر ئەوە ئەتوانی ئەوەیە ڕابڕۆڵە ڕاب بۆ نایی گوێ لە گۆرانی ڕەسەن بگری وەکو باو باپیرانێ بۆ گوێ لێ ڕاگرم بەڵام عەزم زیاتر بە ڕاپە من لە ڕەسەنی گوێ ڕاگرم مام قادر جان ئەو گەنجە عەقڵی ئەو عەقڵی تۆ زۆر جیاوازتر لە یەکەوە ئەو حەزەکانی خۆی بەدی دەهێنێت تۆ دوای ڕەسەنایەتی و دوای کەلتور و دوای کۆمەڵێک باو باپیرانت کەوتویتە ئەمە چۆن شتی وا ئەبێ ئەزانی چۆن ئەو تەدەخل لە حیاتی ئێمەیان مەکە تۆ ڕۆژنامەنووسێکیت وەکو ڕێک عەدل بڕۆ عەدل ئەوە ببوورە من تەداخل ناکەم بەڵام منەمەوێت سەرچاوی کێشەکان بزانم چییە و تا بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەڵێ چارەسەر لای خۆمە ئەوان نایەنە سەربار چۆن چارەسەر بە قسەی من ناکەن چۆن بە قسەی تۆ قسەی من ناکەن والله حەقا من کەوتم ماز ڕەشە هەمووتان بڵێن ڕەشە بەس ئەمە نایکات ئەها سەی سەر و قژیکە خەری کەوتەوەم کەفەکە باشە مام قادر منەمێ پرس ئەوە چی ئەڵێ پەلەتە مام قادر والله ئەزانێت تۆ موعیدێکی زەڕور منێگە بەرنامەکە تۆزێ دەسوبردی لێ بکەیت
موعدێکی زۆر زەڕورم خێر هیچ بووە؟ نەوەڵڵا دوێنێ چوون بۆ ڕاو ئیتر بەڕاستی برادەرێکم تاپڕی پێبوو لەگەڵ نایبە بکەوەکەوە لە دواوە بەر پشتی برادەرەکەی کەوت ئەمری خوای کردو جا ئەمەوێ پێشێ بگیرێت بچم دوو قسەی خەی تا بکەم و سڵحاکەم و بەریەوە یعنی کابرای کوشتووە تۆ لە دەروی یاسا چارەسەری بکەیت؟ بەڵێ سڵحان پێکەم چۆن شتی وابێ بۆ خاتری خوا سەیری کە تا ئێستا لە دەرەوەی یاسا کێشە حەل دەکات بۆیە ژیانەدا وهایە قسە لە قچمنانەکەی ها ژیانی من چێت هیچ عیبی نییە ئەسڵ تۆ دایکت تێتەناوە بەنەرمی چی؟ بەنەرمی منەمەوێ پرسیارێکی تر لە کاکە لازۆ بکەم بە یارمەتی شەوە باشە کاکە ببوورە کاکە شەوە تۆ دایکە چۆنە لەگەڵتا؟ زۆر باشە لە ماڵەوە لەگەڵمان تەنانەت باوکم نەبێت باوکم زۆر خراپە لەگەڵمان ئاوا من خراپم لەگەڵتانە بەڵێ تۆ خراپی یا تۆ دایک پێ ناو جۆرگی من نەخێت تۆ زۆر خراپی سەرەکەی تەلەڤیزیۆنە زۆر خراپی لە ماڵەوە من خراپم بەڵێ تۆ زۆر جەنابەت خراپی بەنەرمی تۆ دایکت خراپی داوتۆجا باشم وەڵڵاهی نازانم چ ژیانێک بێت بەنەرمی چی کاکە شێتان کردووە بەنەرمی پەیوەندێکمان لەگەڵ ڕاستەخۆ جەمیلە خان لەسەر خەتە بەنەرمی ڕاستەخۆ جەمیلە خان لەسەر خەتە بۆ من ڕاستەوخۆیە نە مباشرە دە قسە کردە ماڵە بە قوڕنێکی بۆچی چی دەگەر مام قادر وەرە دەمانچەیەک من لەوێ دەمەنا جوانتر بوو سەیری کاقلی هەلای دەماچەیە ڕۆژێ دەجار پاچێک کاتەوە هەر ڕۆژێکە ماکوژێت نایریم بچین بۆ ماڵەوە سەربازی مام قادر بۆ خاتری خوا پێغەمبەر دەماچە جوانی لەکوێ هاوار جوانە والحاڵ ئێمە لە یەک ناکەین واسی دەبێنم موسوعە هەتا ساحبی ئەو قڵب بە دوای دەماچە بڕۆن قەت خێر لە خۆتان نابینن والحاڵ ئێستا جەمیلە خانمان لەسەر خەتە ئەم کاتە با جەمیلە خان ناوی جەمیلە خانە بەڵێ سێ و سوفەیەکە منیش لەکەم ناوی جەمیلێ جەمیلە خانی خێزاندا لەسەر خەتە بەقوربان ئەوە بەڵێ قبولی ناکەم ئەوە بۆ هەیبەت و شان و شەوکەتی من جوان نییە بەڵێ ئەو پەیوەندی کردووە لەبەر چارەسەری کێشە خێزانەکەی خۆی آخر نابێت ئەوە پرسا بە من کردایە ئەم کاتە با جەمیلە خان سلااو ئەم کاتی ڕۆژ باش جەمیلە خان تۆ وەکو دایکی لازۆ وەکو خێزانی مام قادرمانی لێت بپرسیم بزانین کێ تاوانبارە و کێ لەسەر حەقا وەڵای ڕاستە بۆی کاکە پێشکەشکار تاوانبار باوکیوە باشە بۆچی تاوانبارە باوکی لەبەرەوەی قسە بە شەرتێ ڕشکێنردوو لە هەموو شوێنەکە ئەی باشە کوڕەکە چۆنە لە ماڵەوە وەڵا کوڕێکی زۆر عاقڵە هەموو دەرەجەکانی هەفتایە بەس بابی لەو تاکید لەوەی کە بیکاتنەوە ئەخە کاتێ پێشکەشار بکە تۆ بڵە بزانم ئەوە چۆن ئەتوانێت کە بیکاتنەوە بۆ شەڕ و داوایەکە لەسەریایەکە حەقی خۆمە داوای لەو بکەمنەوە بێنێت آخر معقولە سێ دانە ساڵە لەسەر یەک ئەوە خۆی یەکەمە بێت دراوسێکەمان خۆ جەمیلە خۆی ناسێت هەموو ساڵێک چوارەمە بێت ئێڕۆتەوە چوارەم نابی آخر لە چی بکەمە مام خار بۆ خاتری خۆ پێغمە تۆ بە هەموو قڵێک تۆ قسە ناکەی ئابۆ ئێتخوا یەکەم باشترە یا چوارەم باشترە چی کاکی پێشکەشکار عیبە بۆ تۆ ئەبێ معلوماتە هەبێ یعنی هەزارە بێ باشترە یا 4000 مام قار بۆ خاتری خۆ پێغمە هەرەوەیە بۆ زیێمەدەی یەکەم و چوارەمێک ناکاتەوە چۆن جای ناکەمەوە چۆن لێکی ناکەمەوە خابێ بزنێ لە جایەکەوە چوارمان لە شوێکە چۆن جای ناکەمەوە مام قار بە یارمەتیت بۆ خاتری خۆ پێغەمبەر وا نابێت کێشە وا نابێت چارەسەر وا نابێت ئێوە کێشەکانتان زۆر بەسیتە ئێوە زۆر سادە و ساکارە کێشەکانتان بەڵام ڕێگەی چارەسەرتان نییە ئەبێ ئێمە ڕێگەی چارەسەرتان بۆ بدۆزینەوە ئەبێ ئێوە هەوڵ بدەن لە ناوێکە بسازێن دڵتان نەرمێ بەرامبەر یەکتری قبول بکەن بەڵێ خۆشەویستان ئێمە کێشەکانمان هەمووی چارەسەری هەیە ئێمە کێشەکانەوە قورس نییە جەمیلە خان بڕوا بکە کێشەتان قورس نییە بڕوا بکە ئێوە لە ناوێکە ئەبێ خۆساز بن ئەبێ کۆت بن ئەبێ دڵتان گەورە بێ بەرامبەر بە یەکتری ئەبێ یەکتری قبول بکەن مام قار ڕجات لێ ئەەکەم مام قار کێشەکەتان زۆر گەورە نییە کێشەکەتان بچووکە ئێوە ئەبێ لە یەکتری تێ بکەن ئەی هاوار ئێستا ئەگەر بۆ خۆشتان نازانن ئەوە دکتۆر هەیە ئەوە چارەسەری دەرونی هەیە ئەوە توێژەری کۆمەڵایەتی هەیە ئەوە یوتیوب هەیە سوۆسیال میدیا هەیە مام قار تۆ حەز لە یوتیوب نییە والله ئەگەر بۆ حەز بڵێ من بەس حەزم لە دۆڵمەیە بەڵام ژێری پاقلە و چی ئازار دێ کوڕەی هاوار مام قادر ئەوە بۆ ناوی یوتیوب و هاور ئەو توزانە یوتیوب چییە ئەرێ دە تۆ ڕۆژە لێ نامەدی خۆم ژنەکە ئەخر دەوە نییە ئەی هەڕە بەبان ئەو سەرمە ئاڕوومانی کوڕە مام قادر کوڕە یوتیوب کوڕە سوۆسیال میدیا فەیسبووک دکتۆر توێژەری کۆمەڵایەتی ئەی هاوار یاخوا دایک و بمرێ کوڕم کوڕە مام قادر گیان بۆ خاتری خۆ پێغەمبەر کێشەکانتان قورس نییە ئەبێ چارەسەر بدۆزنەوە باشە مام قادر تۆ کوڕی خۆتت خۆش ناوێت جەرگمە چۆن خۆش جگەر باشە ئێستا ئەو کوڕە لە بەرچاوت نامێنێت تۆ چیەکەی لەوانەیە شێت جەمیلە خان تۆ کوڕی خۆتت خۆش دەوێت چۆن خۆشم ناوێت ئەی باشە بۆ هەوڵ نادەن کێشەکانتان چارەسەر بکەن کاکە پێشکەشکار یەک مانگە ئەو کوڕی من لە ماڵی دایە پیرەیە یەک مانگە نازی ئەو باوکی لەسەری نییە بیر لە سوپرایزی کردە بۆ باوکی مەخوا برا من سوپرایکم شت ناخم جار من هەر شەکرە بەژنە کوڕە مام قادر بۆ خاتری خوا سوپرایتی چی بیبسی چی خۆ باسی بیبسی کۆلام نەکردووە کاکە گیان
سوپرایز دەڵێ سوپرایز جەمیلە خان ماڵت بە قوڕ نەگیرم ئیتفاقمان نەکرد ئەو سوپرایزە من باسی بکەم کاکە پێششکا لەبەرەوە گوتم بابزانێ ئەو کوڕمەچەنی باوکی خۆشەوێ باش بەڵێ خۆشەویستان کاکە لازۆ شەوە ببورە کاکە شەوە سوپرایزێکی جوانی ئامادە کردو بۆ باوکی خۆشەویستی خۆی بۆ باوکی بۆ دایکی ئەخاتە ڕوو فەرمومان قادر ئێمە و جەنابەت و بینەرانیش ئەمانەوێ ئەو سوپرایزە ببین نامەیەک بۆ باوکی ئەزیزم هێزی ئەژنۆم باوکە گیان هەز بە ئازارەکانت دەکەم دەزانم تۆ پەروەردەکراوی بە دابوو نەریتەکانی باپیرانمان دەزانم بە ڕەفتارە نامۆکانم ئازار دەخۆیت بەڵام باوکە سەردەمەکە گۆڕاوە چاک دەزانم ئەگەر ڕەفتاری ناشرین بکەم خانەوادەمان دەشێت و وێران دەبێت دەبینە جێیتانە و تەشەری خەڵکی بەڵام باوکە گیان کێشەی من و تۆ ئەوەیە لەو غروریەت نایەتە خوارێ زۆر بەڕەقی مامەڵەم لەگەڵ دەکەیت باوکە خۆشەویستەکەم دخوا وەرە ببینە هاوڕێ ئەوە پشتی من و داری تۆ باوکە گیان دەبێت لەوە تێبگەی هەرزەکاری قۆناغێکی ناسکە بیرکردنەوەکانمان لەگەڵ کەسێکی گەورە جیاوازە دەبێت لە چوارچێوەیەکی ئەخلاقیدا ممارەسەی ژیانم بکەم ناکرێت تۆ بمکەیتە کۆپی خۆت باوکە با لە بیرکردنەوە جیاواز بین بەڵام لە بەهاو نەریتە جوانەکان کۆک دەبین باوکە گیان ئەی کۆڵەگەی ژیانم تۆ ڕێنیشاندەری ژینمی ئێستا سەردەمەکە جیاوازە نەرم بە لەگەڵم سوێن بەخوا باوکە خۆشم دەوێت قەت کارێک ناکەم شەرمەزارت بکەم بەڵام باوکە تخوا لەگەڵم نەرم بە تووڕەبوونەکانت و لێدانەکانیشت با نەرم بێت تا دەمرم خۆشم دەوێت بەڵێ خۆشەویستان ئەو بوو بینیتان کێشەی نێوان باوکو کوڕێک چارەسەر کرا ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵەزانی کە ئەو خێزانە ئاش بوونەوە هیوای ئاشبوونەوە و ئاشتەوای بۆ هەموو خێزانێک دەخوازین و کێشەکان چەند گەورە بن چارەسەریان هەیە تا بەرنامەیەکی تر و تا چارەسەرێکی تر خۆشەویستانمان بەجێ دێڵین تا بەرنامەی بەنەرمی کاتێکی خۆش ماڵاوە دەینجا دەوەرە کوڕەکەم دەوەرە ماچێک بە بۆ باوکی خۆت دەی قوربانی بم دەی ماڵە بە قوڕنەگیر هەمووی جێڵە ئەڵێم جەمیلە لەسەر خەت ماوی بەڵێ پیاوکە لەسەر خەت ماوە دە ئەزانی چی بکە لەگەڵ کاکی پێشکەشکاریەوەینەوە نیوەڕۆیەک مەنجەڵ دۆڵمەی چۆرمان بۆ دروستکە کوڕ پێویست ناکەم بەخێ بێن دڵمێکت بۆ دروستەکەم حەب بە دڵی خۆت بێ ماڵە پێویست ناکەم هەم قادر وەڵا عەزیەتە فەرموو ماڵە بە قوڕ نەگیری ئینکاری بە قورئان نایە لەبەرەوەی لەسەر و بەزمەی خۆ بەردەکەم ئەم جارە پێشەکەوە بڕە کوڕەکەم با بڕێ